دوای دەستپێکردنی گفتوگۆکانی پەرلەمانی کوردستان سەبارەت بە تەواوبوونی ماوەی سەرۆکایەتی سەرۆکی هەرێم و چارەسەرکردنی ئەو پرسە لە ڕووی یاساییەوە، دۆخی سیاسی هەرێمی کوردستان لەلایەن پارتی دیموکراتەوە ئاڵۆزکرا و تا ئێستاشی لەسەر بێت ئەو حزبە هیچ هەنگاوێکی گونجاوی بۆ چارەسەرکردنی قەیرانە سیاسیەکان نەناوە. ئێستا کە هەرێم و ناوچەکە لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە و دەرفەتی ئەنجامدانی ڕیفراندۆم هاتوۆتە پێش، پارتی دیموکرات پاش نزیکەی 2 ساڵ لە پاکخستنی پەرلەمان و حکوومەت و حکمی تاکڕەوانەی ئامادەنیە دەست لە مەرجە یاساییەکانی بۆ کاراکردنەوەی پەرلەمان هەڵبگرێت. بەوەش پرسی ڕیفراندۆم مەترسی گەورەی لەسەرە و وەک شارەزایان باسی دەکەن دەکرێتە قوربانی سیاسەتەکانی پارتی. بەڕای چاودێرانی سیاسیش ئەنجامدانی ڕیفراندۆم بەبێ دەرکردنی یاسایەک لە پەرلەمانی کوردستان و کۆدەنگی لایەنەکان دەبێتە کارتێکی لاواز بەدەست هەرێمەوە و پێناچێت پشتگیری نێودەوڵەتی بەدەست بهێنێت کە ئەوەش خەونی هەمیشەیی دروستکردنی دەوڵەتی کوردستان لە باشووری کوردستان لەناو دەبات. پێشبینی دەکرێت دوای تەواوبوونی پشوەکانی جەژنی ڕەمەزان بە مەرجی دەستنەبردن بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم، پارتی پێشنیاری کاراکردنەوەی پەرلەمان بە سەرۆکایەتی ئێستاوە بکات. گەر بەو حاڵشەوە پەرلەمان دەست بە کارەکانی بکاتەوە، دیسان کێشە یاساییەکان چارەسەر ناکات، چونکە لە ئەگەری دەرکردنی یاساشدا بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم هەرێم سەرۆکێکی شەرعی نییە کە واژۆیی لەسەر بکات، یان گەر دەرەچەیەکی یاساییش بۆ و پرسە دۆزرایەوە، ئەو کات ئەو لایەنە سیاسیانەی کە پرۆژەیان بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم هەبوو دەکەونە ژێر پرسیاری جدیەوە. بەو پێی گەر ئێستا مەسعود بارزانی وەک سەرۆکی یاسایی هەرێم بناسن، بۆچی 2 ساڵە هەرێمیان خستووەتە قەیرانێکی سەختی سیاسیەوە. هەر بۆیە تەواوی پێشبینیەکان بەو ئاراستن بۆ دەربازبوون لەو قەیرانە سیاسیانە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و ڕیفراندۆم پێکەوە ئەنجام بدرێن. پۆستی سەرۆکی هەرێم کە بەرکەوتەی پارتی دیموکراتی کوردستانە بووەتە سەرچاوەی ناکۆکیەکان، ئەوەش دەیان کێشەی سیاسی لە هەرێمی کوردستاندا دروست کردووە. لە کاتێکدا چەند جارێک مەسعود بارزانی لە لێدوان و ڕاگەیاندراوەکانیدا ڕایگەیاندووە ئامادەنیە خۆی بۆ پۆستی سەرۆکی هەرێم کاندید بکاتەوە و لە دوایین ڕاگەیاندراویشدا داوای گۆڕینی هەرسێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کرد و سەرجەم لایەنە سیاسیەکانیش پێشوازیان لێکرد. بەڵام پارتەکەی بارزانی پێچەوانەی لێدوانەکانی هەنگاو دەنێت و ئامادەنیە گفتوگۆ لەسەر پۆستی سەرۆکی هەرێم بکات.